ناکۆکی پشتپەردەی هەڵبژاردنەکان چییە؟ پەیامی پشت ڕاگەیەنراوەکەی پارتی چی بوو؟ پرسەکەی ڕئیسی دیاریکردنی وادەی هەڵبژاردن دوا دەخات؟ سەرباری بڕیاری گەڕانەوەی 5 کورسی کۆتاکان و لابردنی بەشێکی ئاسەنگەکانی بەردەم هەڵبژاردن، بەڵام هێشتا تەمومژی بەردەم هەڵبژاردنەکان بە یەکجاری نەڕەویوەتەوە. ڕاگەیەنراوەکەی پارتیش لە ساڵیادی شۆڕشی گوڵاندا بە جۆرێک ئاماژەی مانەوەی بەشێکی ناکۆکیەکان بوو، بەپێی قسەی چەند سەرچاوەیە کە بۆ تیوار دواون. لە پشتپەردەوە هێشتا ناکۆکی دەگوزارێت لەسەر هەڵبژاردنەکان و لایەنەکانیش دەیانەوێت بۆ دیاریکردنی وادەی هەڵبژاردن ئیرادەی خۆیان بسەپێن و هێشتا لەسەر بەروارێک کۆدەنگی تەواو نییە. سەرچاوەیەک لە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بە تیواری ڕاگەیان زۆربەی ڕێکارە تەکنیکەکانی پرۆسەی هەڵبژاردن تەواو بوون و ئەوەی ماوەتەوە تەنها ئیشی مانگێکە، بۆیە دواخستنی هەڵبژاردن بۆ ماوەی زیاتر لە مانگێک هۆکاری تری لە پشتەوە دەبێت. وتیشی بڕیار بۆ ئەنجومەنی کۆمیسیاران کۆ ببنەوە بۆ ئەوەی بەرچاوڕوونی بدەنە سەرۆکایەتی هەرێم تاوادەیەکی نوێ بۆ هەڵبژاردنەکانی هەرێم دیاری بکات. بەڵام لەناو کۆمیسیۆن ناکۆکی و ڕای جیاوازەیە لەسەر گرتنەبەری ڕێکارە تەکنیکەکان و پرسەکەی ئیبراهیم ڕەئیسی و چوونی بەرپرسانی عێراق بۆ تارانیش کاریگەری لەسەر دواخستنی کاروبارەکان هەبووە. هاوکات سەرچاوەیەکی ئاگادار بە تیواری ڕاگەیان پەیامەکەی دوێنەی پارتی کە باسی نەرمینواندنی زۆری ئەو حیزبە و تەبایی و هەڵبژاردننی گەلپەسەندی کردبوو ئەو ئاماژەی لێ دەخوێنرێتەوە کە پارتی دەیەوێت دواخستنی هەڵبژاردنەکان لە 3 مانگ کەمتر نەبێت و لانی کەم لە دوای 15ەوە هەڵبژاردن بکرێت. وتیشی هۆکارەکەی ئەوەیە کە پارتی دەیەوێت 3 مانگی دیکەی لەبەر دەست بێت بۆ بەرچاوڕوونی و جێبەجێبوونی بەشێکی داواکاریە تەکنیکەکانی کە ئێستا کۆمیسیۆن لە دووبارە خوێندنەوەی پەنجەمۆرەکانەوە دەستیان پێکردوێتەوە. وتیشی لە پشت پەردەوە هەوڵ هەیە هەڵبژاردن کەم دوا بخرێت بۆ نمونە مانگێک، بەڵام پارتی دژی ئەوەیە. هاوکات بە پێی زانیاریەکان نەتەوەیەگرتوەکان پێشنیازی 15 کردووە و بەڕێوەچوونی هەڵبژاردنەکە، بەڵام بەهۆی کەشوهەوا و گەرمای هاوینەوە پێناچێت حیزبەکان خوازیار بن لەو کاتەدا بکرێت. هەرچۆنێک بێت چاوەڕوان دەکرێت ئەم هەفتەیە کۆمیسیۆن نامەیەک بۆ سەرۆکایەتی هەرێم بنێرێت و سەرۆکایەتی هەرێم وادەیەکی نوێ بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیاری بکات کە بە پێی زانیاریەکانی تیوار لە نێوان مانگی 9 بۆ مانگی 10 ئەم ساڵ دەبێت.